گۆرانی مەحسوول لە بابیان لەدەستداوە زۆر کەس زۆر من بابی عەزیزان لەدەستداوە زۆر غەمباری باویان بوو. هەمیشە خەونمان پێ دەبین و بابی عەزیزی خۆمان و هەموو کەسێک بابیان لەدەستداوە غەمگینی بابی عەزیزی خۆیان دەبێن. ئەو گۆرانی بۆ بابی عەزیزان دەڕم. بەجێی هێشتم بە تەنیایی یارم گۆچی کردووە، ڕۆشتی بەجێت هێشتومە درم تەنگە درم هەڵە، ڕۆشتی دەرێت تەنگا بوو بابەژیانە هەرتۆم دەوێ لەو خەونانە درم شەوە درێی تۆیە بەجێی هێشتم یارم گۆچی کردووە، درم غەمبوو بێتاڵە درم غەمبوو بێتاڵە، یارم گۆچی کردووە درم هەموو بێتاڵە، بابەژیانە هەرتۆم دەوێ درم تەنگە دری تۆیە، ئەو ڕۆژانە بەجێت هێشتم لەو خەونانە درم تەنگە دری تۆیە لێ بێردوومە، بۆ ڕۆشتی بەجێت هێشتم لەو دونیایە بەهانە بوو دێنم هەبوو تەنگا بوو بابەژیانە هەرتۆم دەوێ، ڕۆشتی دنیات پووز نەبوو دنیا بێ کەس نەبوو، هەر تۆ دەوێت لەو شێرە پیاو درم دەنگە و دەرەی تۆیە، ئەو ڕۆژانە دەڕۆی بەجێم نێری هەموو درم تەنگە، یارم گۆچی کردووە بە خێزنی دوور و ناڵم، بۆ یارم گۆچی کردووە بۆ دەڕۆی بەجێم نێری بە تەنیایی درت تەنگە، ئەو ڕۆژانە درت پڵە درم غەمبوو بێچارە بوو، ئەو ڕۆژانە کەسی نەبوو درم غەمباری تۆ نەبوو، درم تەنگە پشکەشی تۆ بوو، ئەو دەڕۆیە دنیای تۆ درم تەنگە و مەنێ گیران، هەر ڕۆژە خەمنی تۆم دی.